پرۆسەی ئەلکترۆنی یاخود پرۆسەی ئەلکترۆنیکردنی پسوڵەی خۆراک بەردەوامە و بڕیارە سەرەتای مانگی داهاتوو کۆتایی بە پرۆسەکە بێت. سەرەتای ئەم مانگە پرۆسەی بە ئەلکترۆنیکردنی پسوڵەی خۆراک تەواوی پارێزگاکانی عێراق و بە هەرێمی کوردستانیشەوە گرتبووە و دەستی پێکردبوو بڕیاریشە 5 مانگی تەمووز دواوا دەبێت بۆ پرۆسەکە. بەڵام بەشێک لە هاوڵاتیان کێشەیان لە پڕکردنەوەی پسوڵەکە بە شێوەیەکی ئەلکترۆنی هەیە. بۆ ئەم مەبەستەش دەتوانن سەردانی بەڕێوەبەرایەتی پسوڵەی خۆراکی شارەکان بکەن بۆ ئەوەی کێشەکانیان چارەسەر بکرێت. باش بۆ ئەوەی قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەن پسوڵەی چۆنیەتی پڕکردنەوەکەی ئەم پسوڵەی خۆراک و ئەگەر درێژ نەکرێتەوە چەند کەس زەرمەند دەبن چونکە خەڵکانێکی زۆر هەن ڕەنگە هەر نەزانن چۆن پڕی بکەنەوە یاخود هەر خوێندەواریشیان نەبێت. ئەمانە کۆمەڵێ پرسن کە دەبێ ئێمە قسەی لەسەر بکەین و لەگەڵ میوانەکەمان گفتوگۆی زیاتری لەسەرەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز سیامەن محەممەد بەڕێوەبەری پسوڵەی خۆراکی هەولێر. بەڕێز سیامەن شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. بابزانین سەرەتا قۆناغی پڕکردنەوەی پسوڵەی خۆراک بە شێوەی ئەلکترۆنی بە چۆ گەیشتووە؟ بەڵێ نوێکردنەوەی پسوڵەی خۆراک بە شێوازی ئەلکترۆنی لەلایەن هاوڵاتیان ماوەیە کە دەستی پێ کردووە 5 یاخود برین 5 تەمموز کۆتا وادەیە بۆ پڕکردنەوەی پسوڵەی خۆراک بە شێوازی ئەلکترۆنی. ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان بەشداریان کردووە و پسوولەکانیان بەڕاست و دروستی نوێ کردوێتەوە و دەتوانین برێم بەپێی دوایین ئامار 1,200,000 تا 300,000 کەس بەشدار بووە لە نوێکردنەوەی پسوولەی خۆراکەکانیان. ڕۆژانە خەڵک بە بەردەوامی دەتوانم برم سعات لە دوای سعات ڕێژەکە بەریستر دەبتەوە و بەشدار دەبن لە نوێکردنەوەی پسوولەی خۆراکەکانیان. ئەوانەی خۆیان پسوولەکانیان نوێ دەکەنەوە و کارەکەیان بەسەرکەوتووی ئەنجام دەدا دەدرێت لە ماڵەکانی خۆیان ئەوە بە شێوەیەکی ئاسایی دەڕوا. بەڵام ئەوانەی کە تووشی کێشە و گرفت دەبن یا ئەوەتە پەیوەندیمان پێوە دەکەن لە ڕێی پەیجی تایبەت بە بەڕێوەبەرایەتیەکەمان پەیجی بەڕێوەبەرایەتی ڕێخستنی پسوولەی خۆراک یاخودە لە ڕێگەی مۆبایل و تەلەفۆنەوە پەیوەندیمان پێ دەکەن. ئێمەش ڕێنماییان دەکەین و ڕێنوێنیان دەکەین بۆ ئەوەی کارەکەیان بەسەرکەوتووی ئەنجام بدەن. خۆ ئەگەر هەر نەیانتوانی دەتوانن ڕاستەوخۆ سەردانی بەڕێوەبەرایەتیەکەمان بکەن لەلایەن بەشی کۆمپیوتەری بەڕێوەبەرایەتیەکەمان ژوهۆبەی داتا کارەکانیان بۆ ڕاست دەکرێتەوە و پسوولەکانیان ئەپدەیت دەکەین. باش کاک سیامەن ینی کەواتە هیچ وادەیەک بۆ پڕکردنەوەی پسوڵەی خۆراکی ئەلکترۆنی درێژ ناکرێتەوە یان درێژ دەکرێتەوە ئەو ئەگەرەش هەیە؟ بەڵێ دوای تەوابوونی وادەی دیاری کراوی نوێکردنەوەی پسوولەی خۆراک ئەگەر بینیمان بەشێکی زۆر لە هاوڵاتیان نەیانتوانیە بەشدار بن و پسوولەی خۆراکەکانیان نوێ نەکردەوە جا لەبەر هەر هۆکارێک بێ بێگومان ئێمە بە نووسراوی فەرمی داوا لە وەزارەتی بازرگانی عێراق فەرمانگەی پلان و بەدواداچوون دەکەین بۆ درێژکردنەوەی وادەکە بۆ ماوەیەکی دیکە تاکو و هاوڵاتیان زەرمەند نەبن بتوانن بەشە خۆراکەکانیان وەرگرن و پسوولەکانیان ئەپدێت بکەن و سوودمەند بن لەو بەشە خۆراکی کە ماگانە لەلایەن بریکارەکانی ئاردو خۆراکەوە وەری دەگرن. باش کاک سیامەن من دەگەڕێمەوە سەر پرسیاری یەکەم. زۆرێک لە هاوڵاتیان کێشەیان لە پڕکردنەوەی پسوڵەی خۆراکی ئەلکترۆنی هەیە. ئەمە چۆن چارەسەر بکرێ هەرچەند ئێوە ئاماژەشتان پێدا دەمەوێت جارێکی کە دووبارەی بکەیتەوە. دوو بۆ هەر شوێنێک دەچی خەڵک کە هەر کارێکی هەبێ هەر کارێک لە هەر دایرەیەک هەیبێ بۆ ڕایکردنی یەکێک لەو شتانەی داوای لێکن لەگەڵ ئەو هەموو شتەی تر کە داوای لێکرێ پسوڵەی خۆراکە. لەم حاڵەتەیە ئەگەر کەسێک نەیبوو پسوڵەی خۆراکی نەبوو ئەو سات چ بکە کارەکەی خۆڕایی نابێت؟ بەڵێ
بەنسبەت ئەوەی کە هاوڵاتیان چۆن پسوولە خۆراکەکانیان نوێ بکەن و چۆن شارەزای پێیا بکەن ئێمە فێرکاری تەواومان بڵاو کردیتەوە هەروە گوتم لە پەیجی تایبەت بەڕێوەبرایەتیەکەمان لە سۆشیال میدیا بەگشتی هەروها لە کەناڵەکانی ڕاگەیاندن زۆر جار باسمان کردووە و شێوازی پڕکردنەوەکە و فێرکاریمان پێشکەش کردو لەوەی هاوڵاتیان بتوانن سوودی لێوەربگرن و بە ئاسانترین شێوە بتوانن پشلەی خۆراکەکانیان پڕ بکەنەوە. بەڵام هەندێک جار چێشە و گرفت دێتە پێشیان بەشێکی زۆری ئەو چێشە و گرفتانە پەیوەندی بەوەیە کە ماوەی 5 ساڵە پسوولەی خۆراک نوێ نەکراوەتەوە ئەو پسوولە خۆراکی کە لە بەردەستا هی ساڵی 2020 لە بۆ 2021 یعنی لە دوای ئەو وادەیە پسوولەی خۆراک نوێ نەکراوەتەوە لەو ماوەیە لە ماوەی ئەو 4-5 ساڵە ڕەنگە بریکاری هاوڵاتی وا هەبێ پسوولەکەی لە بریکارێک گواستۆتەوە بۆ بریکارێکی تر واتە ژمارەی کۆمپیوتەری بریکاری ئاردوو خۆراکەکەی گۆڕاوە کاتێک بەشدار دەبیتن لە نوێکردنەوەی پسوولە خۆراکەکەی ئەو ژمارەیە داخلی بەرنامەکەی دەکات کە لەسەر پسوولە خۆراکەکە هەیە بۆیە پرۆسەکە پێی دەرێتن پرۆسەکە شکستی هینا بۆیە من هەمیشە لە داوام لە هاوڵاتیان کردیە بەر لەوەی دەست بە نوێکردنەوەی پسوولە خۆراکەکانیان بکەن و دوای ئەوەی کە ئەپلیکیشنەکەیان دابەزان ڕاستەوخۆ پەیوەندی بە بریکاری خۆراکەکەیەوە بکە لەوەی ژمارەی نوێی بریکاری ئارد و خۆراکەکەی وەربگری اینجا بتوانی بە سەرکەوتووی داخلی بەرنامەکە ببێ و پسوولە خۆراکەکەی بتوانی نوێ بکاتەوە بێ ئەوەی هیچ چێشە و گرفتێک بێتە پێشی باش بەو شێوەیە هەروەکو بەڵێ کاکسیامان ببوورە بەڵام با ئەم پرسیارەش هەبێ ینی ئەگەر کەسێک نایەوێت مەسەرەن پسوولەی خۆراکی بێ یان پێویستی بەو خۆراکە نییە لە حاڵێکە ئەگەر ئەم کەسە ئەم پسوولە ئەلکترۆنیەی نەبوو گرفتی بۆ دروست نابێ بۆ ڕایکردنی کارەکانی لە هەر بەڕێوەبەرایەتێک بێ بۆ نمونە ئیتر لە پۆلیس بێ لە هەر شوێنێکی تر بێ داوای پسوولەی خۆراکی ئەلکترۆنی لێ ناکرێ بێگومان هاوڵاتی ئەگەر پسوولەی خۆراکی نەبێت لە دام و دەستگاکانی حکوومەت لە کاتی ڕایکردنی ئیش و کارەکانی تووشی چێشە و گرفت دەبێت بۆیە من هەمیشە ڕێنمایی خەڵکمان کردیە کە بەشداربی لەو پرۆسەیە چونکە نووسراوی فەرمی هەیە لە وەزارەتی بازرگانی عێراقەوە کە ئاراستەی هەموو بەڕێوەبەرایەتیەکانی پسوولەی خۆراک کرا لە هەموو پارێزگاکانی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە کە ئەو پرۆسەیەکی ناچاریە هاوڵاتی دەبی پابند بی و بە نوێکردنەوەی پسوولەی خۆراکەکەی خۆ ئەگەر پێویستی بە وەرگرتنی و بەشە خۆراکە نییە با ئەپلیکیشنەکە دابەزێنی ئەکاونتەکەی بکاتەوە دوای ئەوە بژاردەی تێدا دەتوانی داوا بکە کە پسوولەی خۆراکەکەی بلۆگ بکرێ بەڵام پێویستە ئەکاونتی هەبی و ناوی لە سیستەمەکەدا هەبی چونکە ئەمە جگە لە پێدانی بەشە خۆراکی ماگانە ئێمە لە ڕێگەی ئەو زانیاری و داتایی کە لە بەردەستە لە بۆ زۆر بواری دیکە سوودی لێوەردەگیرێ ئەگەر هاوڵاتیان بەشدار نەبن لە نوێکردنەوەی پسوولەکانیان ڕێژەی هاوڵاتیان کەم دەکات لە زواتە ئەو زانیاری و داتایی لە بەردەستە لەنگ دەبێ و تەواو نابێ بۆ نمونە ئێمە ساڵانە زانکۆکان نووسراوی فەرمیمان لۆ دەکەن لەوەی زانیاریان پێ بدەین بۆ ئەوەی ئەو قوتابیانەی کە لە بواری ماستەر و ئەتڕۆحەی دکتۆرا ئیشیان پێدەبی و زانیاری ئێمە زانیاریان پێدەدەین و ئاماری تەواویان پێدەدەین لەوەی بتوان سوودی لێوەربگرن لە بوارەکەی خۆیان یاخود کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان بۆ ئەوەی هاوڵاتی بتوانی مافی دەنگدانی هەبێ پشت دەبەستێ بە بەو زانیاری و داتایی کە لە بەڕێوەبەرایەتیەکەمان ئێمە پێشکەشیان دەکەین ئەمە جگە لە زۆر بواری دیکە وەکو وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و وەزارەتی ناوخۆ وەزارەتی داد کە ساڵانە پێویستیان بەو زانیاریانە هەیە کە ئێمە پێشکەشیان دەکەین و بە نووسراو داوامان لێ دەکەن و ئێمەش زانیاری دروستیان بۆ دەنێرین بۆ ئەوەی بتوان سوودی وەربگرن کاک سیامەن ئێستا کۆمەڵێک خەڵک ینی بە بەردەوامی ڕۆژانە هاوسەرگیری ئەنجام دەدەن کوڕ و کچ ئەمانە دەتوانن چی بکەن سەر لە نوێ ینی دەتوانن هەر لەسەر پسوڵە کۆنەکە خۆیان تۆمار بکەن یاخود دەبێ ئەمانیش نەخێر پسوڵەیەکی تازە بۆ خۆیان دەربێنن
بەڵێ ئەو هاوڵاتیانی کە هاوسەرگیریان کردیا دەبێ هەر لەگەر ماڵی کە ناویان لە پشولەی خۆراکی ماڵی بابیانە واتە لەگەر ماڵی بابیان بەشە خۆراک وەردەگرن دەبێ لەگەر پشولەی ماڵی باوچیان ناوەکانی خۆیان ئەبدێت بکەن و نوێ بکەنەوە و هەروە خێزانەکەشی بە هەمان شێوە دەبێت لە ماڵی بابی ناوی نوێ بکاتەوە تا ئەو کاتەی خزمەت گوزاری مامەڵەی هاوڵاتیان دەست پێ دەکا چونکە ماوەی 2 ساڵ و 6 مانگە خزمەت گوزاری مامەڵەی هاوڵاتیان بۆ ئەوانەی کە منداڵی تازیان لە دایک بۆ دایانە ناوی تۆمەر بکرێ وەستاوە هەروە ئەوانەی هاوسەرگیریان کردیا یاخود ئەوانەی ویستیانە پشولەی خۆراکەکانیان نەقل بکەن ئەو مامەڵەیە بە نووسراوی فەرمی لەلایەن بەغداوە ڕاگیرا بوو بەڵام ئەو خزمەت گوزاریە لە ئێستادا لە باشووری عێراق لە شاری واست دەستی پێکردێتەوە وەکو تێست ئەوەندەی ئەمە ئاگادارین سەرکەوتنی بەدەستهێنایە دوای ئەوەی کە نوێکردنەوەی پشولەی خۆراک لە هەموو شارەکانی عێراقتەوە دەبێت اینجا لە هەموو شارەکانی دیکە دەست بە مامەڵەی هاوڵاتیان دەکرێ و ئەو خزمەت گوزاریە کە هەر لە ئەپلیکیشنەکەدایە ئەکتیڤ دەکرێت و چالاک دەکرێت بۆ ئەوەی هاوڵاتیان بتوانن پشولەی خۆراکەکانیان جیا بکەن و پشولەی تایبەت بە خۆیان هەبی بە تایبەت ئەوانەی کە هاوسەرگیریان کردیا. باش کاک سیامان ئێستا خەڵکێکی تریش هەیە لە هەندەران دەژین جا بە هەر هۆکارێک بێ ڕەنگە بۆ خوێندن بێ بۆ نەخۆشی بێ بۆ هەن هۆکارێکی تر بێ ڕە هەندەران بێ کەواتە حاڵی ئەوان چۆنە بێ ئەوان چۆن دەتوانن ئەم پسوڵەی خۆراکە پڕ بکەنەوە. بەڵێ بەپێی ئەو ڕێنمایانەی هەر کە لە وەزارەتی بازرگانی عێراق بە هەمانجی لەگە بە وەزارەتی بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە ئەو بەشە خۆراکە تایبەتە بەو هاوڵاتیانێک کە لە چوارچێوەی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە دەژین هەر هاوڵاتیەک لە دەرەوەی هەرێمبی یاخود هاوڵاتیەکەگە خەڵکی دەرەوەی عێراقبی مافی وەرگرتنی و بەشە خۆراکەی نییە ئەو هاوڵاتیانەی لە دەرەوەنا ناتوانن بەشدار بن لەو پرۆسەیە خۆ ئەگەر بێت و لەلایەن خانەوادەکانەوە لینچیشیان لۆ بنێرنون بەشداربی لە ناوەکەی ڕاستەوخۆ بلۆک دەکرێت چونکە ئەو بەرنمەیە بەستراوەتەوە بە سیستەمی GPS هە لە سنووری عێراق دەربیتی ناتوانانی بەشداربی خۆ ئەگەر بەشداریش بکەیت لە نوێکردنەوەکەی ڕاستەوخۆ پسوولەکەت بلۆک دەکرێت بۆیە ڕێنمایی من یاخود داواکاری من لە هاوڵاتیان ئەوەیە تکایە بە هیچ شێوەیەک لینک لە بۆ ئەو کەسانە نەدێرن کە ئەندامێکی خێزانەکەیان لە دەرەوەی وڵاتە بۆ ئەوەی ناوەکەی ئەبدێت بکە چونکە ئەوە تووشی چێشە گرفتیان دەکات پسوولەی خۆراکەکانیان بلۆک دەکرێت. زۆر باشە زۆر بەڕێز سیامەند قادر بەڕێوەبەری پسوڵەی خۆراکی هەولێر ڕاستەوخۆ لە سۆرانەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.